سەرەتا یەکەم کارتان بۆ سەر تەختەی شانۆ کەی بوو ئەگەڕێتەوە بۆ کەی بۆ چ ساڵێک بوو؟ پێش سلااو لێبێ زۆرم پێخۆشە لەم چاوپێکەوت نابێکەوە دانیشتوین سلااو لە بینەرانت پێکی کاری من لە ساڵی 1960 دەست پێکا ئەوسا هەرزکار بووین لە گەڕێکی خۆمان تیپێکمان دروست کرد و پێشەوەی بێ بە تیپی هوەری تیپێکی وەرزشی فوتبۆڵمان دروست کرد و بە ناوی تیپی وەرزشی سۆران چەند یاریەکمان کردەوە لە ژیاننامەکەشمان هەیە چەند یاریەکمان کرد زۆر فەشەلمان کرد بۆمان دەکەوت کە ئێمە بە هیچ جۆرێ لە وەرزش و فوتبۆڵ نازانین بۆیە کۆمەڵێک لەو تیپە کە زۆر بەیەکەوە بووین و زۆر هۆگری یەک بووین بڕیارمانداکەوە ئەو تیپە بە عینە ناو بیگۆڕین بۆ تیپی نواندنی سۆران لەو ساڵا 1960 شانوێکمان ئامادە کرد بە ناوی هەمە و تەمە شانوێکی کۆمیدی بوو دوو شخصیت بوو من و کاکە ئومێد برادەرێک ناوی ئومێد بوو دەورمانتیابینی لە کۆڵان لە کەلاوەیەک بەرامبەر ماڵی خۆمان هەر بە چرف و شتانە کوالیسوانمان دروست کرد و خەڵکی گەڕێک هەرێکە لە ماڵی خۆی کورسیە ناو دانیشت و سێریەکردین و ئەوەی کورسی پێ نەبوو لە عەرزەکە و ئەمە دەستپێکی زۆر سەرەتای من لێرەوە دەست پێیەکە بەڵام چۆن ئەم سەرەتایە دروست بوو یعنی چۆن لە خۆیەوە ئەمە دروست بوو ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەو فترەی مناڵیم کە بەڕەحمەت و باوکم زۆر گرنگی بە من ئەدا بۆ خوێندنەوە بۆ دوای دەوامکردن خوێندنەوەی کتێب زۆر بەلایەوە گرنگ بوو هەتا بە زمانەکانی تر و زمانی عەرەبی کە باوکم لە ماڵەوە مەکتەبەی هەبوو خانەکە بوو زۆریش ئەی بردم بۆ سینەما لەگەڵ خۆی لەبەرەوەی خۆی برادری کاک برایم سنجەر بوو سەحەبی سینەمای سیروان زۆربەی ئێوارە چوو بۆ ئیدارەی سینەمای سیروان و منیشە برد لە لۆجەکانە دانیشتم سەیری فیلمەکە ئەمە حتمەن سەبەبێکی زۆر ڕئیسی بوو زۆر سەرێکی بوو بۆ ئەوەی کوا من ئەوم تیا بڕوێ و پاش تیپی سۆران بە بەردەوامی چەند کارێکی تریشمان کرد تا ساڵی دوای 11 لە ساڵی هەفتایەکی قوتابیانی کوردستان هاوینەکەی شانۆی هاملێتی شەکسپیری ئامادەکرد بوو مامۆستا حەمە فەرەز بەڕەحمەت بێ ئیخراجی کرد ئەوە بە لە حەسێکەوە دەسم کرد بە دەوربینین تا گەیشتمە شەخسەتی هاملێت ئەخیرەن من شەخسەتی هاملێتم بینی ڕۆڵی هاملێتم بینی ئەوە زۆر وەرچەرخانێکی گەورە بوو لە ژیانی هونەری منە چونکە هاملێت بووە هۆی ئەوەی کەوایتر من هەوڵ بەم ڕێگەیەکی ئەکادیمی وەربگرم بۆ ئیشەکەم لەبەرەوەی هاملێت دوای ئەو سەرکەوتنە زۆری کە بووی مامۆستا حەمە فەرەز زۆر ئیلحاحی لە باوکم کردکەوە بچمە بەغدا و لەوێ چکار پەیمانگای هونەرە جوانەکانی بەغا بوو لە عێراقا لە هیچ شارێکی تر نەبوو هەرچەنە تەمەرم 15-16 ساڵ بوو بەڵام هەرچۆنە بوو چوون بۆ ئەوێ و باوکم موافقەتی کرد کە سوکار موافقەتیان کرد چوون لە بەغا خوێندم و ئیتر لێەوە دەستم کرد بە کاری هونەری ئەکادیمی ینی پێشتر وەکو هاویەک کارم کردووە بەڵام لە 1960ەوە بەڵام لە دوای 76 دەرچوون لە پەیمانگای هونەرە جوانەکان ئیتر وەکو شێوەیەکی ئەکادیمی و ئێستاش تا ئێستاش بە بەردەوامی کارم هەر تەمەەن درێژ بنیانخوا بەڕاستی لەبەرەوەی مروارەکانی غوربەت چۆن ئەڵێی وەکو بەرنامەیەکی دۆکیمنتاری لێدێ بۆیە پێم خۆشە ئەو دەنکە مرواریانی کە دێنە بەرنامەکەمەوە بەڕاستی لە زاری خۆیانەوە زۆرینەی پرسیار وەرگرین ئەمە دەبێت لە ئایندەیە دەبێتە سۆرسێک بۆ ئەو خوێندکارانی کە دەیانەوێت بۆ نمونە لە کار و چالاکیەکانی کاک شەماڵ و شادانخانە بگەڕێن حتمەن دەگەڕێنەوە سەر بەرنامە مرواریەکانی غوربەت.